بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. بابەتی سنەتی پێش و پاشی نوێژە فەرزەکان داین کە دەگەینە باسکردن لە سنەتی پێش نوێژی نیوڕۆ، کە دیارە نوێژی نیوڕۆ چەند فەرموودەیەکی جیاوازی لەسەرە. لەوانە هێندێک لە فەرموودەکان ئیشارەت بەوە دەکەن کە نوێژی نیوڕۆ 2 ڕکعات سنەتی لە پێشە و 2 ڕکعاتی لە دوای، یعنی 4 ڕکعات. فەرموودەمان هەیە لەسەر ئەوەی کە نوێژی نیوڕۆ 4 ڕکعاتی لە پێش بێت و 2 ڕکعاتی لە پشتەوە بێ، یعنی 6 ڕکعاتی لەگەڵ بێ. و هەروەها فەرموودەمان هەیە لەسەر ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پێش نوێژی نیوڕۆ 4 ڕکعات سنەتی کردووە و لە دوای نیوڕۆش 4 ڕکعات سنەتی کردووە. سەبارەت بەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ نوێژی نیوڕۆ 4 ڕکعاتی کردووە، پێش نوێژ 2 ڕکعات و دوای نوێژ 2 ڕکعات، فەرموودەی ئیبن عومەرمان هەیە کە دەفەرمێت بیستومە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و بینیومە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ڕۆژانە 10 ڕکعات نوێژی دەکرد لەگەڵ نوێژە فەرزەکان، تا دەفەرمێت 2 ڕکعاتی پێش نوێژی نیوڕۆ دەکردن، 2 ڕکعاتیشی لە دوای نوێژی نیوڕۆ دەکرد. بەو فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دیارە کە زۆر جار پێغەمبەر تەنها 2 ڕکعاتی لە پێش نوێژی نیوڕۆ کردووە و 2 ڕکعاتیشی لە دوای نوێژی نیوڕۆیە کردووە. سەبارەت بەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم 6 ڕکعاتی کردووە، 2 ڕکعاتی لە پێش، 4 ڕکعاتی لە پێش کردن و 2 ڕکعاتی لە دوا کردن، عائشە دەفەرمێت كان يصلي قبل الظهر 4 و2 بعدها. دەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم 4 ڕکعاتی لە پێش نیوڕۆی دەکرد و هەروەها 2 ڕکعاتیشی لە دوای نوێژی نیوڕۆی دەکرد و فەرموودەکە ئیمامی موسلیم ڕوایەتی کردووە. سەبارەت بۆی کە لەگەڵ نوێژی نیوڕۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم 8 ڕکعاتی کردبێ، ئوم حەبیبە دەفەرمێت پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم من صلى 4 قبل الظهر و4 بعدها حرم الله لحمه على النار. هەر کەسێک 4 ڕکعات سنەت پێش نوێژی نیوڕۆی بکات و 4 ڕکعاتیش لە دوای نیوڕۆی سنەتی بکات، خوای گەورە گۆشتی لە ئاگر حرام دەکا و بە ئاگر نایسوتێنێ. کەواتە ئەنجامدانی نوێژی سنەت لە پێش و پاشی نوێژی نیوڕۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەسەند شێوازێک کردوویەتی. و فەرموودەیەکەمان هەیە کە ئەبوو ئەیوبی ئەنساری دەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم 4 ڕکعاتی پێش نوێژی نیوڕۆیە کردووە و دەیفەرموو ئینەکە ئەبوو ئەیوبی ئەنساری عادەتی وابوو هەمیشە لە پێش نوێژی نیوڕۆی 4 ڕکعاتی دەکرد، کە لێیان پرسی بۆچی وا دەکەی؟ فەرمووی پێغەمبەری خوام بینی صلی الله عليه وسلم کە بەو شێوازە نوێژی دەکرد و پرسیارم لێ کرد، کە فەرمووی لەو کاتەدا دەرگاکانی ئاسمان دەکرێنەوە، حەز دەکەم لە کاتی کردنەوەی دەرگاکانی ئاسماندا عەمەلی ساڵح و کردەوەی چاکم بۆ لای خوا بچنەوە. جا نوێژە سنەتەکانی پێش و پاشی نیوڕۆ بەپێی ئەو فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو کاتەیدایە کە خوای گەورە دەرگای ئاسمانەکانی کردوونەتەوە ئەو کەسەی کە نوێژی نیوڕۆ و زائیدەن سنەتەکانی پێش و پاشی نیوڕۆ بکە، دەکەوێتە ئەو کاتەی کە تێیدا دەرگاکانی ئاسمان کراونەتەوە و عەمەلی ئینسانەکان بەرەو خوای پەروەردگار دەچن. جا لەوە خۆشتر کە ئینسان لەناو سوجدە و ڕکوع و لەناو ئەنجامدانی نوێژی فەرز و سنەت دابێت و خوای پەروەردگار بەو شێوازە کردەوەکانمان لێ وەرگرێ. جا ئەگەر کەسێک بپرسێ باشە بۆچی فەرموودەکان جارێک دەڵێن 2 جارێک دەڵێن 4، جارێک دەڵێن 4 ڕکعاتی کردووە، جارێک دەڵێن 6 ڕکعاتی کردووە، جارێک دەڵێن 8 ڕکعاتی کردووە، بێگومان هەموو فەرموودەکان صحیحن، دەگونجێ پێغەمبەری خوا، نەک دەگونجێ بە دڵنیاییەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم جاری وایە تەنها 2 ڕکعاتی لە پێش نوێژی نیوڕۆی کردووە و 2شی لە دوا کردووە.
جاری وها بۆ چواری لە پێشەوە کردووە دوی لە دوا کردووە جاری وها بۆ چواری لە پێشەوە کردووە چواریشی لە دوا کردووە یان دەکرێ بڵێن پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو 4 ڕکعاتە 2 ڕکعاتی لە ماڵێ کردووە کە هاتۆتە مزگەوتێش 2 ڕکعاتی کردووە گرنگ هەموو شێوازەکان پێغەمبەر صلی الله عليه وسلم پەیڕەوی کردوون ئێمە هەر کامێکیان بکەین سنەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ڕەچاو کردووە تەنانەت ئەگەر کەسێک توانای نەبوو تااقەتی نەبوو بەنمونە 2 ڕکعاتەکەی پێش نێوڕۆیە بکە دەکرێت 2 ڕکعاتەکەی دوایە بەتەنێ بکە یا کەسی وا هەیە لەوانەیە تااقەتی ئەوەی هەبێت کە پێش نوێژەکەی 2 ڕکعات سنەتی بکە بەڵام 2 ڕکعاتەکەی دوایی نەکە یعنی مەرج نییە ئیلا کە سنەتی گەڵ نوێژی نیوڕۆیەتکردن حتمەن هەمیشە بیکەی یان ئەگەر ئی پێشەوەت کرد حتمەن ئی دوایەش بیکەی سنەت مەزالەکەی فراوانە چەندەت کرد و چەندە زیاترت کرد خێرەکەت زۆرتر بۆ دەنووسرێت و خۆ ئەگەر نەشیت کرد لەسەری گوناهبار نابی و سنەتی پێش نیوڕۆ یا دوای نیوڕۆش وەکو سنەتەکانی دیکە ئەگەر لە کاتی خۆیدا پێت نەکرا و بۆت نەکرا دەتوانی بیژێڕیەوە کە فەرمودەی صحیحمان هەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر دەفەرمێ ئەگەر پێش نیوڕۆ 4 ڕکعاتی پێ نەکرابانە دوای ئەوەی کە نوێژە فەرزەی کەی دەکە 4 ڕکعاتەکەی دەجێڕانەوە و جاری وا هەبووە دوای نوێژی عەسر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 2 ڕکعات سنەتی کردووە لێیان پرسیوە فەرموویەتی ئەوە 2 ڕکعاتەکەی دوای نیوڕۆیە یا ئی پێش نیوڕۆیە لە کاتی خۆیدا پێم نەکراوە ئێستا دووبارەی دەکەمەوە و دەیژێڕمەوە بۆی ئەجرەکەم لە قیس نەچێ یەکێکی دیکە لە سنەتە موئەکەدەکان بریتە لە ئەنجامدانی 2 ڕکعات سنەتی دوای نوێژی مەغریب کە ئەوەشیان عەبدوڵای کوڕی عومەر دەفەرمێ ئەنەهما من الصلاة التي لم يكن يدعها النبي صلى الله عليه وسلم 2 ڕکعات سنەتی دوای نوێژی مەغریب لەو سنەتانەنە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ کات وازی لێ نەهێناون و هەر لە 2 ڕکعاتەکەی دوای نوێژی مەغریب پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاتر لە ڕکعاتی یەکەمدا سوورەتی قل یا ئەیها الکافرون خوێندووە و لە ڕکعاتی دووهەمدا سوورەتی ئیخلاسی خوێندووە و هەروەها علەما دەفەرمون سنەت وایە و باش وایە ئەو 2 ڕکعاتانەی دوای نوێژی مەغریب لە ماڵێدا ئەنجامیان دەی بۆ ئەو کەسانەی کە بە جەماعەت نوێژە لە مزگەوتێ دەکەن چونکە پێغەمبەر فەرموویەتی ئیڕکعوا هاتەین الرکعتین فی بیوتیکم فەرموویەتی ئەو 2 ڕکعاتانە ببەنەوە ماڵەکانتان و لەناو ماڵەکانتاندا بیکەن کە بەبێ گومانی لە مزگەوتیش هەر دروستە بەڵام ئەگەر بیبێەوە ماڵێ بێگومان ئەجرەکەی و خێرەکەی زۆرترە سنەتێکی دیکەمان هەیە پێی دەوترێ سنەتی دوای نوێژی عیشا لە موئەکەدەکان ئەویش ئەو فەرمودانەی کە پێشووتر باسمان کردن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم شەو ڕۆژ 10 ڕکعات سنەتی گەڵ نوێژە فەرزەکانی کردبێ یا 12 ڕکعاتی کردبێ 2 ڕکعاتیان کەوتونەتە دوای نوێژی عیشا کە هەر کەسێک وەکو پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو 12 ڕکعاتانە بکە لە شەو ڕۆژێکدا خوای گەورە ماڵێک لە بەهەشتی بۆ دروست دەکات و بەهۆیەوە خوای گەورەگە دەیگەێنێتە بەهەشت بۆیە نوێژی عیشاش 2 ڕکعات سنەتی لە دوایە و چۆن ئەوەی گەڵ نوێژی نیوڕۆی موئەکەدەنە و پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر لەسەریان سوور بووە بە هەمان شێوە دوای نوێژی عیشاش 2 ڕکعاتی سنەتی دوای نوێژی عیشای کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوانەی باسمان کردن سنەتە موئەکەدەکان بوون کە هەندێک سنەتی دیکەشمان هەنە کە پێیان دەوترێ غەیر موئەکەدە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەندێک جار کردوونی و هەندێک جار نەیکردوون ئەویش ئەنجامدانی 2 ڕکعات لە پێش نوێژی عەسر یان 4 ڕکعات کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پێش نوێژی عەسر هەندێک جار 2 ڕکعاتی کردووە و هەندێک جار 4 ڕکعاتی کردووە و هەندێک جاریش هیچ سنەتێکی لەگەڵ نوێژی عەسر نەکردووە بەڵام فەرموویەتی رحم الله امرأ صلى قبل العصر 4 ڕەحمەتی خوا لەو کەسە بێ کە لە پێش نوێژی عەسر 4 ڕکعات ئەنجام دەدا کەواتە 2 ڕکعات بیکەی هەر سنەتە چونکە فەرمودەمان هەیە دەفەرمێ بەینە کولی ئاذانەینی سەڵات لە نێوان هەموو 2 بانگێکدا یعنی بانگ و قامەتدا
دوور ڕکعات سنەت هەر هەیە بەو فەرمودەی دەکرێت لە پێش نوێژی عەسریش دوور ڕکعاتی بکەیت و بە فەرمودەکەی دیکە کە بتەوێت دوعای پێغەمبەرت بۆ قبوڵ بێ صلی الله عليه وسلم کە دەفەرمێت ڕەحمەتی خوا لەو کەسێک کە 4 ڕکعات نوێژ لە پێش نوێژی عەسردا دەکا ئەوە دەکرێت 4 ڕکعاتی بکەین بەڵام ئاگامان لێ بێ ئەگەر 4 ڕکعاتمان کردن تەمان باش وایە 2 ڕکعات بەیەکەوە بیکەین و زۆرێک لە عولەما دەفەرمون ئەگەر 4 ڕکعات سنەتی بەسەریەکەوە کردن هەم ئەوەی پێش نوێژی نیوڕۆیە هەمیش ئەوەی دوای پێش نوێژی عەسرێ دەکرێت هەر 4 ڕکعاتەکەش بەیەکەوە بکەیت بەڵام چاکتر وایە نوێژی سنەت 2 ڕکعاتی بن و تەحیاتی بخوێنی و سەلام دەیەوە جارێکی دیکە دابەستیەوە 2 ڕکعاتی دیکە بەجیا بکەیت سنەتێکی دیکە 2 ڕکعات سنەتی پێش نوێژی مەغریبە کە ئەویش پێغەمبەر صلی الله عليه وسلم هێندێک جار کردوویەتی بەڵام بەردەوام نەبووە لەسەری دەیفەرموو صلوا قبل المغرب دەیفەرموو پێش نوێژی مەغریبیش سنەت بکەن پێش نوێژی مەغریبیش سنەت بکەن دواتر فەرمووی لیمەن شاء بۆ کەسێک کە حەزی لێبێ بۆ کەسێک کە بیەوێ کەواتە هێندە وەکو دوای نوێژەکەی موئەکەدە نییە بەڵام بەبێ گومانی لە پێش مەغریبیش سنەت هەیە ئەگەر 2 ڕکعاتی بکەی جار و جاریش نەیکەی سنەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بەو شێوازە جێبەجێ کردووە و هەروەها پێش نوێژی عیشاش بە هەمان شێوە دەکرێت بەو فەرمودەی کە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم بین كل آذانین صلاة ئەو جار دەفەرمێت لە جاری سێهەمدا فەرمووی لیمەن شاء فەرمووی لە بینی هەموو بانگ و قامەتێکدا نوێژێکی سنەت هەیە اینجا فەرمووی بۆ کەسێک کە حەزی لێ بێت و بیەوێ بۆیە نوێژی عیشاش 2 ڕکعات سنەتی لە پێشە بەڵام موئەکەدە نییە وەکو 2 ڕکعاتەکەی دوایی 2 ڕکعاتەکەی دوایی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە بەردەوامی کردوێتی بەڵام ئەوەی پێشەوە هێندێک جار کردوێتی و هێندێک جار تەرکی کردووە سنەتێکی دیکەمان هەیە کە ئەوەیان پەیوەست نییە بە نوێژە فەرزەکانەوە بەڵام سنەتێکی زۆر بەردەوامی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە بریتیە لە نوێژی وەتر کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر هانی سەحابەکانی داوە لەسەری لەوانە ئیمامی عەلی دەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو إن الوتر ليس بحتم كصلاتكم المكتوبة دەیفەرموو نوێژی عەسر نوێژی وەتر وەکو نوێژە فەرزەکان نییە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ خۆی دەیفەرموو یا ئەهل القورآن ئوتروا فإن الله وتر يحب الوتر دەیفەرموو ئەی ئەهلی قورئان ئێوانەی کە خۆتان بە شوێن کەوتەی قورئان دەزانن نوێژی وەتر بکەن بێگومان خوای گەورە وەترە تاکە و ئەو نوێژەشی خۆش دەوێت کە بە تاکی دەکرێت لە مەذهەبی ئەبوو حەنیفە تەنانەت بە واجب دازاندرێ بەڵام فەرمودەکان ضعیفن لای زۆرینەی عولەما نوێژی وەتر سنەتێکی موئەکەدە و زۆر بەردەوامی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەڵام بەبێ گومانی واجب نییە کەی نوێژی وەتر دەست پێ دەکا هەموو عولەما یەکدەنگن لەسەر ئەوەی کە وەختی وەکاتی نوێژی وەتر لەو کاتەیە کە نوێژی عیشات دەبێ کردبێ دوای ئەنجامدانی نوێژی عیشا هەر کاتێک بتەوێ هەتا بانگی بەیانی هەتا نوێژی بەیانی دەتوانی نوێژی وەتری تێدا بکەی بەڵام زوو بیکەین یا درەنگ بیکەین بێگومان پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی ڕوون کردوینەوە دەفەرمێت من ظن منكم أن لا يستيقظ آخره فليوتر أوله ئەگەر یەکێک لە ئێوە پێی وابوو وای دەزانی شەوێ بە خەبەر نایە با لە سەرەتای شەوێ دوای نوێژی عیشایە پێش ئەوەی بخەوێ نوێژە وەترەکەی بکە ومن ظن منكم أن يستيقظ آخره فليوتر آخره ئەگەر کەسێکیش لە ئێوە وای دەزانی و پێی وابوو هەڵدەستێتەوە شەو نوێژ دەکا با شەو نوێژەکەی بکەوێتە ئاخیری فإن آخر الليل محظورة فەرمووی وهي أفضل ئەو نوێژەی کە دەکەوێتە کۆتایی شەوێ کاتێک کە مەلائیکەت تێیدا حازر دەبن و هەروەها خێرەکەشی زۆرتر کەواتە نوێژی وەتر دەکرێت ڕاستەوخۆ دوای 2 ڕکعاتەکەی سنەتی دوای نوێژی عیشا بکەین
و هەروەها دەکرێ پێشەوەی بخەوێن بیکەین و هەروەها دەشکرێ بۆ ئەو کەسانەی کە عادەتی شەو نوێژکردنیان هەیە کە شەوێ هەستانەوە شەو نوێژەکانیان تەواو کرد کۆتایی شەو نوێژەکانیان بە وەتر بێن و وەترەکەیان بخەنە کۆتایی شەو نوێژەکانیان و ئاخر نوێژ پێش نوێژی بەیانی کە دەیکەن نوێژی وەتر بێت کە بە بێگومانی ئەوەیان ئەجری گەورەترە و خێرەکەی زۆرترە. چەند ڕکعاتی بکەین باشە؟ بێگومان تەبعاً لەسەر ژمارەی ڕکعاتەکان فەرموودەمان زۆرە لەوانە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم شەوانە 13 ڕکعاتی کردبێ 11 ڕکعاتی کردبێ 9 ڕکعاتی کردبێ 7 کردبێ 5 کردبێ 3 کردبێ دانەیەکی کردبێ کەواتە هەر کامێک لەوانە بکەین دەکرێ بڵێن سنەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم زیندوو کردوتەوە بەڵام زۆرینەی عولەما ڕەئیان وایە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە شەو نوێژەوە زۆر جار 13 ڕکعاتی کردووە یعنی لەو 13 10 ڕکعاتی شەو نوێژ بووە 3یان وەتر بووە یان 12یان شەو نوێژ بووە و 1 دانەیان وەتر بووە و جاری وهای 11 کردووە لەو 11 8 شەو نوێژ بووە و 3یان وەتر بوون و ئەگەر 7 کردبێ ئەوانی دیکە شەو نوێژ بوون و دانەکەی ئاخری وەتر بووە ئەگەر 5 کردبێ 4 ڕکعاتی شەو نوێژ و دانەکەی وەتر بووە و ئەگەر 3 کردبێ دەگونجێ 2 ڕکعاتی شەو نوێژ بوو بێت و 1 دانەکەی وەتر بوو بێ کەواتە نوێژی وەتر مەجالی زۆر تێدایە گرنگەوەیە کۆتاییەکەی بە تاک بە وەتر بهێندرێ ئەگەر کەسێک تەنها 1 ڕکعاتیش بکە 1 ڕکعاتیش بکە سنەتی وەتری جێبەجێ کردووە و لەو کەسانە دەژمێردرێ و لەو کەسانە حساب دەکرێت کە سنەتەکەی پەیڕەو کردووە و سنەتەکەی جێبەجێ کردووە و ئەگەر 3 ڕکعاتی بکەی یان 5 ڕکعاتی بکەی بێگومان تەبەن شێوازی کردنەکەشی زۆر شێوازی ڕێگە پێدراون دەکرێت هەموو 2 ڕکعاتێک سەلام بدەیە و تەحیات بخوێنی دەکرێت ئەو کەسەی 3 ڕکعات وەتری دەکا هەر 3 ڕکعاتەکەی بەیەک تەحیات بخوێنێ ئەو کەسەی 5 ڕکعاتی دەکات دەکرێت هەر 5 ڕکعاتەکەی بکات لە کۆتاییدا 1 تەحیاتی بخوێنێ و تەنانەت ئەوەی 13 ڕکعاتیش دەکا هەر ڕێگە پێدراوە هەر 13 ڕکعاتەکەی بکەی ئەوجار لە کۆتاییدا تەحیاتێکی بخوێنی و سەلام دەیەوە و دەشکرێ دوای هەموو 2 ڕکعاتێک تەحیات بخوێنی سەلام نەدەیەوە هەستێەوە و دەکرێت سەلامیش دەیەوە شێوازی کردنی وەتر زۆرە کە بە بێگومانی چاکتر وایە باشترە 2 ڕکعات جووتەکان بەیەکەوە بکەین و 1 ڕکعاتەکەی بەتەنێ بکەین بەڵام ئەگەر بەیەکەوەش کردمان و بەیەک تەحیات کردمانن بێگومان ڕێگە پێدراوە و هیچ گومان و ئیشکالێکی تێدا نییە و هیچ گومانێکیش هەڵ ناگرێت گرنگەوەی ئینسان بیکات و سنەتەکەی جێبەجێکە چی بخوێنین لە نوێژی وەتردا بێگومان فاتحە ئەوە هیچ قسەی تێدا نییە دوای فاتحە هەر جێگایەک هەر شوێنێک لە قورئان بخوێنی دروستە و ڕێگە پێدراوە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بە زۆری وەتری 3 ڕکعات کردووە کە 3 ڕکعاتی وەتری کردووە زۆربەی کات لە ڕکعات یەکەمدا سوورەتی ئەعلای خوێندووە سەبح اسم ربک الأعلى تا کۆتایی لە ڕکعاتی دووهەم سوورەتی کافرونی خوێندووە قل یا ئەیها الکافرون لە ڕکعاتی سێهەم هێندێک جار بەس ئیخلاسی خوێندووە هێندێک جاریش سوورەتی ئیخلاس و سوورەتی فەلەق سوورەتی ناسی خوێندووە کەواتە ئەگەر 3 ڕکعات سنەتی وەترمان کرد دەکرێت لە ڕکعاتی یەکەم ئەعلا دووهەم کافرون ڕکعاتی سێم هەر 3 قولەکان بخوێنین یان تەنها ئیخلاس بخوێنین یان والحاصل سوورەتەکانی دیکە هەر شوێنێک بخوێنی ڕێگە پێدراوە و دروستە و هیچ ئیشکال و گومانێکی تێدا نییە ئەی لە نوێژی وەتردا دەکرێت قونوت بخوێنین یا قونوت نەخوێنین بەڵێ دەکرێت لە هەموو ساڵێک لە یعنی بە درێژایی ساڵ کاتێک کە نوێژی وەتر دەکەی لە کۆتاییەکەیدا جا پێشەوەی بچیە ڕوکوع طبعا دەکرێت قونوت بخوێنی یان دەکرێت دوای ئەوەی کە لە ڕوکوع هەستایەوە سەمیع الله لمن حەمیده ربنا ولك الحمد دوت دەستت بەرزکەیەوە و دوعای قونوت بخوێنی کە دوعای قونوت ئەو دوعای کە دەفەرمێ اللهم اهدني فيمن هديت وعافني فيمن عافيت
وتولني فيمن توليت وبارك لي فيما أعطيت وقني شر ما قضيت فإنك تقضي ولا يقضى عليك وإنه لا يذل من واليت ولا يعز من عاديت تباركت ربنا وتعاليت وصلى الله على النبي محمد. طبعا شوازك قنوتي صحيحة أولا طبعا زورق لمذهب إمام أحمد ولا ابن مسعود وأبو موسى وابن عباس وبراء وأنس وحسن بصري وعمر كري عبد العزيز وثوري وابن مبارك وحنفي ولا قوله إمام نووي جدا سنة وايا لنويجي وترليق ركعات كيدا بدري جايسا أو قنوتي بخوينين بلام لمذهب إمام الشافعي دا تنها لنيوي دوهمي مانجا رمضانان دا قنوت سنة بخوين دريتو وغيري نيوي كوتاي رمضان لا قنوت ليق ركعات كيدا قنوت سنة نية بلان ببيقو ماني بخوينين اگر وقدلي بردوام لسري چاکتر و باشتر ورأي علماء زورتر لقل اويا وفرمودكان زورتر اشارت بأوي دكن وكو قوتمان كي قنوت بخوينين ببيقو مانيش دو شوازي هي اوي لولاتي ايما مشهورة اوي كدواي اوي كالركوع هالدستينوا دلين سمع الله لمن حمده ربنا ولك الحمد البرز دكيو اللهم اهديني في من هديت اگر بتني بي يان اگر بجماعت بو اللهم اهدنا في من هديت آخري يان دكري بيش كفاتحة وصورتك التواوكر بيجو ركوعي ببي قنوتكي بخويني او جار ركوعي ببيو بتيسوس دي هردو شوازكي درستو ريقا بيدراوا يكي جديك لسنتكاني قل وتر بريتي الدعاء كسلام من دا ولا نويجي وتر ليق ركعاتكي پیغمبر صلى الله عليه وسلم عادتي وابوا لزياتي او يبلي استغفر الله وكن وجه فرزكان فرميتي سبحان الملك القدوس سبحان الملك القدوس سبحان الملك القدوس سيجار وجاري سيهم بدنقو تترب الملائكة والروح كواتاك كسلام من دايوا سنة بلين سبحان الملك القدوس سبحان الملك القدوس ببدنقي جاري سيم سبحان الملك القدوس رب الملائكة والروح سنة أو ذكرى أو دعاء بخوينين بابتي شركة طبعا هل سر نويجي وتر كزور زور جرينجا أو كزور جاردا قتري نويجي وتر خفلي نويجا كانا يعني أجر كسك دواي نويجي عشاء وتري كردواتر بوينية نويجي يعني هستي توشو نويج بكا یان بدوای وتر دا هیچ نوێژێکی دیکە بکات یان ئەگەر بیەوێ نوێژی دیکە بکات دەبێ بێت ڕکعاتێکی دیکە بکاتەوە یەک تاکەکەی بکا بەدوو ئەو جار دەست بە نوێژی دیکە بکات بێگومان ئەو بۆچوونانە هیچیان دروست نین و هیچیان ڕاست نین هەر کەسێک نوێژی وەتریشی کرد لە سەرەتادا بەڵام دواتر قالبی خۆش بوو تەوان یان شەوێ خوای گەورە یارمەتیدا دڵی نەرم کرد شەوێ هەستایەوە با پێشتریش وەتری کرد بێ اعتیادیە چەندی حەزی لێبێ لە شەو نوێژ دەیکا بەڵام ئاگاد لێی بێ وەترەکە دووبارە ناکە وەتر تەنها یەک جارە کە سەرەتای شەوێ کردبووت دواتر هەستایەوە شەو نوێژی خۆت دەکەی هەر چەندی حەزت لێبوو نوێژ دەکەی بەڵام وەتر دووبارە ناکەیەوە بەڵام وەکو گوتمان ئەگەر بە تەمای شەوێ هەستیەوە و عادەت وایە زۆرینەی شەوەکان شەو نوێژ دەکەی بێگومان طبعا ئەو کاتە وەترەکەی لە سەرەتادا مەکە شەوێکە هەستایەوە چەندی خوا تەوفیقی دای و بۆت کرا شەو نوێژ بکە ئاخیرەکەی بکە بە وەتر جا بە یەک ڕکعات دەیکەی یا بە سێ ڕکعات دەیکەی گرفتی تێدا نییە وەکو گوتمان دەنا ئەگەر وەترت کردبوو بە تەمانە بووی هەستیەوە بەڵام دواتر هەستایەوە وەترت کردبوو لەبەرەوەی لە خۆت دڵنیانە بووی کە بە خەبەر دەی تەبیعیە طبعا وەترەکەی مەکەوە بەڵام نوێژە سونەتەکان بکە و لە نوێژە سونەتەکان ڕامەوەستا پاشان ئەگەر کەسێک بنمونە خۆی یەکلا کردوتەوە نوێژی وەتر بکە بەڵام لەبیری دەچێت یان شەوێ بە خەبەر نایە بێگومان ئەوەش فەرموودەی پێغەمبەرمان هەیە کە دەفەرمێ ئیذا ئەصبح ئەحەدکم وەلەم یوتر فەلیوتر ئەگەر بەیانی تاهات لە یەکێکتان نوێژی وەتری نەکردبوو با نوێژی وەترەکەی ئەو کاتی بژێڕێتەوە نوێژی وەتر وەکو هەموو سنەتەکانی دیکە ئەگەر لە کاتی خۆیدا پێت نەکرا ویستت خێرەکەت لە قیز نەچێت
دەکرێت لە ڕۆژێدا بیکەی و هیچ ئیشکالێک و هیچ گومانێک لە جێڕانەوەی نوێژی سونەت دانیە بە تایبەتی لە نوێژی وەتریش. یەک خاڵی دیکە کە هەر پەیوەست بەو مەوزوعی ئیشارەتی پێ بکەین بریتیە لە خوێندنی قونوت لە نوێژەکانی دیکە. مەذهەبی جمهوری عولەما ڕەئیان وایە لە کاتێکدا کە بەڵاو موسیبەتێک دێتە پێش بۆ موسڵمانان لە هەر 5 نوێژە فەرزەکەدا لە ڕکعاتی کۆتاییدا دەتوانن قونوت بخوێنن. قونوت بەو دوعای کە پێغەمبەر کردوویەتی صلی الله عليه وسلم و دواتریش هەر دوعایەکی دیکە کە بۆ موسڵمانان پێویستە دەکرێت لە ناو قونوتدا بخوێنن کە بەتایبەت لە زروفێکی وەکو ئێستادا بنمونە کە کۆمەڵێک موسڵمان لە شوێنێکی ئەو دنیاە تووشی قەتڵ و عام و کوشتن و وێرانکاری و خوێن ڕێژی بوونەتەوە و موسڵمانانش هیچ هێز و توانایان نییە یان هێز و توانای خۆیان بەکار ناهێنن بۆ ڕوبەڕووبوونەوەی دوژمنەکانیان. موسڵمانانی دیکە لە شوێنی دیکە ئەگەر لە 5 نوێژە فەرزەکاندا بێگومان ئەو دوعا قونوتە بخوێنن و وەک دەڵێ بەردەوام بن لەسەری لە هەر 5 نوێژە بکەیدا تا خوای گەورە ئەو کارە ساتووە ئەو ناخۆشیە ئەو ناڕەحەتیە لەسەر موسڵمانان لادەبا بێگومانەوە کارێکی ڕێگە پێدراوە و بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر کاتێک پێشهاتێکی نەخوازراو هات پێتە پێش وەکو ئەوەی کە جارێک خیانەتیان لە نوێنەرەکانی پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم 30 یان 40 لە حافظ قورئانەکانی پێغەمبەریان خنکاند و کوشت پێغەمبەر صلی الله عليه وسلم تا 40-50 ڕۆژی طبعاً دوعای لەو قەومانە کرد کە خیانەتیان لێکردن. بۆ ئێمەش دروستە بە هەمان شێوە ئەی قنوت لە نوێژی بەیانیدا خوێندنی قنوت لە نوێژی بەیانیدا طبعاً لە مەذهبی لە هەر سێ خەلیفەکە هەر سێ خەلیفەکە ئەبوو حەنیفە، مالیک، ئیبن مارەک، ثەوری، ئیسحاق و زۆرێکی دیکەی لە عولەما ڕەئیان وایە کە لە نوێژی بەیانی بەتەنها قنوت سنەت نییە و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نوێژی بەیانیدا قنوتی نەخوێندووە. بەڵام لە مەذهبی ئیمامی شافعیدا لە هەموو کاتێکی لە ڕکعاتی دووهەم قنوت خوێندن سنەتە. کەواتە قنوت وەک دەڵێ لە کاتی وەکو دەگوترێت نەوازیل هاتنی بەڵاو موسیبەت و ناڕەحەتی ناخۆشی لە هەموو نوێژەکاندا دەتوانین بیخوێنین و باش وایە بیخوێنین و سنەتی پێغەمبەر وا بۆ صلی الله عليه وسلم. بەڵام بە تایبەتی لە نوێژی بەیانیدا ئەو فەرمودانەی کە باسی ئەوە دەکەن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم قنوتی نەخوێندووە تەنها لەو کاتانە دەنەبێت کە پێشهاتێک هات بێتە پێشێ ئەو کاتەش لە نوێژی بەیانیش خوێندوێتی لە نوێژەکانی کەشدا خوێندوێتی. بۆیە چاکتر وایە ئێمەش اقتدا بە پێغەمبەرەوە بکەین صلی الله عليه وسلم و لە نوێژی بەیانیدا ئەولاتر ئەوەیە کە نەیخوێنین. بەڵام بێگومان ئەوانەشی کە دەیخوێنن و لە مەذهبی ئیمامی شافعیشدا کە بە سنەت دانراوە بخوێندرێ ئەویش کۆمەڵێک فەرمودەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم بەدەستەوەیە. بۆیە ئەگەر بشخوێندرێ بێگومان هیچ ئیشکالێکی تێدا نییە و هیچ گومانێک لە سنەت بوونی دانیە. بەڵام سە لەسەر ئەوەیە ئەولاتر چاکتر ئەوەیە بخوێنین یان نەخوێنین. بێگومان ئەگەر نەیخوێنین ئەولاترە. بەڵام ئەگەر کەسێکیش خوێندی بێگومان نەبیدعی کردووە نەمخالەفە و پێچەوانەی سنەتی پێغەمبەریشی کردووە صلی الله عليه وسلم. خوای گەورە یارمەتیماندا بتوانین زۆرترین سنەت و باشترین سنەت ئەنجام دەین تا لە قیامەتیش نزیک بیبینەوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم.